لە ڕێنمایەکان بە تایبەتی دواتر لە بەردەوامی ئامادەکاریەکانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لیژنەی ئامادەکاری کۆنگرە لەگەڵ ئۆرگانەکانی مەڵبەندی سێی هەولێر کۆبوونەوە. بەرپرسی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە ئاماژە بەوە دەکات کە کۆبوونەوەکان زۆر بەباشی بەڕێوە چووە و تا ئێستا لەگەڵ چوار ئۆرگان کۆبوونەتەوە. ئەمڕۆ لە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستانین کۆبوونەوە گشتیەکان بۆ ئۆرگانەکانی سنووری مەڵبەندی سێ هەولێر وەکو سێمین مەڵبەند کە کۆبوونەوەی گشتی تێدا کراوە و دەکرێت بەڕێوە دەبین. ئەوەی تا ئێستا لەم ڕۆیە بەڕێوە چووە چەند دام و دەستگایەکی وەکو بازنەی هەولێری دەستگای پۆلیس و پاسەوانەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان، وەکو نووسنگەی کەناڵی پەیام، وەکو ناوەندی قوتابیان، وەکو ئەنجومەنەکانی خوشکان، وەکو چەند دەستگایەکی تر کۆبوونەوە گشتەکان دەستپێکێکی زۆر گرنگن بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان، چونکە تایدا هەموو ئۆرگان و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەسەر دەکەینەوە و تەوجیهیان دەدەینێ و بەرچاوڕوونیان دەدەینێ و نوێنەرەکانیان هەڵدەبژێرین بە ئینتخاباتێکی زۆر شەفاف و ئازادانە. کارگەڕێکی مەڵبەندی سێی هەولێر ڕایگەیان بەباشی خۆیان بۆ کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی ئامادە کردووە و هەموو هەوڵێکیان بۆ سەرخستنی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی داوە. لە سنووری مەڵبەندی هەولێر نزیکەی 20 ئۆرگان دەبێتن تەبعاً بە هەموو ئۆرگانە جیاوازەکان لە ئەنجومەنی برایان لە خوشکان لە دەستگاکانی پۆلیس و قوتابیان و لاوان و هەموو دیارە و دەستگاکانی ڕاگەیاندن دیارە هەمویان ئەندامی کاران لەو کۆبوونەوە گشتیە و لێرەوە ئەوانش وەکو هەموو باقی ئەندامانی تر ئەندامی کۆنفرانسە دەبژێرن بۆ لە داهاتوودا بە هەمان شێو دیارە بە پێی ئەو ڕێژەی کە دانراوە لە بۆ سەرجەم ئۆرگانەکان بتوانن نوێنەری خۆیان هەڵبژێرن لە بۆ کۆنگرەی داهاتووی کۆمەڵی ئیسلامی. ئەوەی جێی دڵخۆشی و خۆشحاڵیە بەڕاستی ژمارەیەکی زۆر لە سەرجەم خوشکان و برایان و دیارە لە هەم لە قوتابیان لە هەموو ئۆرگانە جیاوازەکان بەشداریەکی کارا و فعلیان کردووە، جێی دەستخۆشیەوە سوپاسی خوای گەورەی لەسەر دەکەین و هیوادارین کۆنگرەکەمان کۆنگرەیەکی نەوعی بێ و بتوانین گۆڕانکاری گەورە بکەین لە داهاتوودا هەم لە بۆ خزمەتی کۆمەڵی ئیسلامی و هەم لە بۆ خزمەتی ئاینەکەمان و هەم بۆ خزمەتی کۆمەلگای کوردستان بەگشتی و خەڵکی کوردستانیش بە تایبەتی. خوشکانی کۆمەڵی ئیسلامیش بەردەوام هەوڵی سەرخستن و بەردەوامیان داوا بە پرۆژەکانی کۆمەڵی ئیسلامی لە سەرجەم کایە و پرۆسە گرنگەکان بەشدار بوونە. ئێمە وەکو ئەنجومەنەکانی خوشکان و ڕخراوی خوشکان لە سنووری مەڵبەندی سێی هەولێر ئەمڕۆ لە کۆبوونەوەی گشتی بەرەو کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ئامادە بووین. سوپاس بۆ خوا کۆبوونەوەکەمان زۆر بەڕێکی ڕۆیشت و خۆشحاڵ بووین بۆەوەی بەو خوشکان خزمەتی ئەو خوشکانەمان کردوانیمان و چۆن ئەرکی ماڵەوەمان لەسەر شانی ئاوا ئەرکی ئیسلام و ئەرکی حیزبی کۆمەڵی ئیسلامیش بەڕێوە بین بۆ ئەوەی زیاتر گرنگی بەکاری خوشکان بدەین بۆ بەرەو پێشچوونی خوشکان. سوپاس بۆ خوا خۆشحاڵین بۆی کە ئەو خوشکانە ئامادە بوون لە کۆبوونەوە گشتی ئەمە کۆبوونەوەکەمان بە ڕێژی بەڕێوە بێت. ڕێژەشی بەرچاو زۆر لێرە ئامادەنا نزیکەی 300 خوشک ئامادەیە، زیاتر لە 300 خوشک ئامادەی لە کۆبوونەوەی گشتی سنووری مەڵبەندی سێی هەولێر. کۆبوونەوە گشتیەکان وەکو یەکەم هەنگاوی بەرەو کۆنگرا دادەنرێت و لە سەرجەم ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی ئەنجامەدرێ بە وەستی دیاریکردنی ئەندامانی کۆنفرانس و لەوێشەوە ڕاستەوخۆوە بۆ کۆنگرا. تا ئێستا لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرا توانیوێتی کۆبوونەوەی گشتی لەگەڵ سێ مەڵبەند بکات و بڕیارە لە ڕۆژانی داهاتوو سەردانی مەڵبەندی گەرمیان بکەن. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.